هادي خضرم تمنم 23 ساڵە لە ساڵی 2016 لە پەیمانگەی پزیشکی هەولێر بەشی پەرستیاریم تەواو کردووە. من ئێستا لە کار دەکەم لە سنتەری میدیای پزیشکی لە ڕێگەی ڕوانگە فرەسەوە ئەو کارم دەستکەوت. بە حەقیقەت من وا قەناعەتم دەکرد کە من ئیشێک بدۆزمەوە لە ڕێگەی ڕوانگە فرەسەوە. بەڕاستی کاتێک کە بینیم لە پیجی فەیسبوک پۆستێک کراوە کە دەڵێ ڕوانگە فرەس هەڵی کار بۆ گەنجان دەڕسێنێ، بە شتێکی پێکەنیناوی سەیرم کرد و یەکەم ڕۆژی هەروە ڕۆی لە دەستم بە ئاسانی زۆر بەتەمان نەبووم بە حەقیقەت یانی. بەڵام لە ڕۆژی دووەمە تەلەفۆنم بۆ هاوڕێکم کرد، گوتم با پیاسی کرد ئەو مەعرەزە بکەن کە کراوەتەوە، دڵێن هەڵی کارە ئەو شتانەی تێدایە. گوتی نا بابە کۆرە فشەیە ئیشی چی تۆنیشمان دەسەکە ئێمە چەندێکە لە ماڵین بێ ئیشین جا ئیشێک ئێمە لە حکومی تەعین نەبووینەوە بەتەمای ئەهلیەکەیشمە بە بۆ ڕۆژی دووەم ئەوە بوویتر ڕۆشتین بۆ ئەوێ و سەرەتا سەردانێکی ناو پێشانگاکەمان کرد و سوڕاین و مەسەلەن سەری باوڵێن ئەو شەریکاتان ئەو کۆمپانیانەی کە لەوێن حرس کراون بینیم سنتەری میدیا هەیە لەوێ. سنتەری میدیا ئەمن ڕۆشتم سەرەتا بۆ لایەن سڵاومان کرد، گوتم سیڤی وەردەگرن هەلی کارم شتانە، گوتی بەڵێ. وتم بەڵام ئەمە سیڤیم پێ نییە ئەسڵەن بەبێ سیڤی هاتم، سیڤی لەکوێ بێنم؟ گوتم شتەکە من بەجددی نادم بەڕاستی. گوتی باشە کێشە نییە، هەر لە ناو ڕوانگە فرەسی ئەو شوێنە هەیە تایبەتە بە شوێنی سیڤی پڕکردنەوە. ئەمما شتەکە من هەر لەبیر نەما بوو دوای 2 ڕۆژ یان 3 ڕۆژ وە بزانم پەیوەندیم پێوەگرا لە سنتەری میدیاوە بۆ ئەوەی کە مقابلە بکرێ. مقابلە یەکەمم کرد و دواتر لە مقابلەی دووەمە دکتۆرێک پەیوەندی پێوەگرتم بە ئینگلیزی و گوتی مقابلەی دووەمت هەیە، ئینتەرویو دووەمت هەیە. ئۆکەی لە مقابلەی دووەمیش گوتیان باشە ئینشاڵڵا پەیوەندیت پێوە دەکەینەوە. و مقابلەی دووەمیش تەواو بوو، دواترەوە بوو پەیوەندیان کرد و گوتیان ڕۆژی شەممەی ئەتۆ ترێنینگت هەیە لێرە وەرگیراوێ ئینشاڵڵا. ئیتر کەوتینە سەر کارەکە ئینشاڵڵا ئەوە لێرە ئەمن دەست بەکارم لە سنتەری میدیا. داوا لە گەنجان دەکەم هەرگیز بێ هیوامە بن، لەبەر ئەوەی هەموو کادر هەلێک هەیە بۆ ئێوە لە ژیان هەلێکە کاتێک کە دێتە پێشت بیقۆزەرە ئەو هەلە بگرە کە نەتگرت ئەو کاتە لە دەستە دەڕوات.